بەختیار سعید بەڕێوەبەری ناوەندی حەوڕەنگە دیارە ناوەندی حەوڕەنگایەک لە ناوەندە هونەریەکانی ناو شاری سلێمانی کە ساڵانە چەندین پرۆژەی هونەری ساز دەکات. یەکێک لەو بیرۆکانی کە کاری لەسەرەکەین چۆن ئەتوانین هونەر بکەینە پردێکی پەیوەندی لەگەڵ نێوان میلەتە جیاوازەکان و ئاینە جیاوازەکانە. دیارە هونەرێکێکە لەو ڕێگایانەی کاتوانین ئەم پەیوەندیە دروستکەین. ناونیشانی پێشەنگاکە هەنگاوی ڕەنگەکان. ئێمە پێشتر لە ساڵانی ڕابردووە پێشەنگایەکمان بردە شاری سنە، دواتر پێشەنگاکە داوەت کرا بۆ شاری تاران بە ناوی هەنگاوی ڕەنگەکان بوو. دواتر لە قۆناغی دووەمە ئەوانمان داوەت کرد بۆ شاری سلێمانی. بۆیە لێرە ناومان ناوەتەوە هەنگاوی ڕەنگەکان سێ واتە بێتە پرۆژەی سێمی ئەم ناوە. بەدڵخۆشەوە ئەمڕۆ 41 هونەرمەند لە بواری جیاواز لە بواری نیگارکێشانە پەیکەر خۆشنووسی لە هەمان کاتا فۆتۆ بەشداری کردووە. بە هەموو ئەمانە توانیانە دنیایەکی پڕ لە ڕەنگ و پڕ لە هیوا ببەخشن. هەموو کارەکانش لە ئاستێکی زۆر باشە دروست کراون. ئەو هونەرمەندانە هەم لە خەڵکی شاری سنەن لە هەمان کاتا خەڵکی تارانن. ئەتوانین بڵێن ئێستامانە بەشێکن لەو هونەرمەندانەی کە لەم دوو شارەیە لە ئاستێکی باڵایە کارەکانیان نمایش ئەکرێت و هەم ئەشفرۆشرێت. بەدڵخۆشیەوە ئێمە توانیمانە ئەم پێشەنگایە وەکو ناوەندی حەوڕەنگە لاستۆ بگرین و تا ئێستا بە دڵخۆشە ژمارێکی زۆر لە هونەرمەندان هەروەها لە پەیمانگاکانی هونەرە جوانەکان و زانکۆ و ئەوانە سەردانیان کردووە. پێشەنگاکە بڕیارە 4 ڕۆژ بەردەوام بێت، بەڵام ئەمڕۆ لەسەر داوای هەندێک لە هونەرمەندان ڕۆژێکی ترمان بۆ زیادکردەوە تا ڕۆژی پێنجشەمەش بەردەوامە بێت. شانازیەکەین کە لە سلێمانیا توانیمان ئەم کارە بکەین. بەشێک لە تابلۆکان بۆ بینەران کە جێی سەرنج بووە دوو ئیشی ئاوی هەیە لەوایە کە بڵێن زۆر وردەکاری هونەرمەندەکە زۆر وردەکاری کاری تیا کردووە. کاتێکی بینی هەستەکەی فۆتۆیە، بەڵام کە وردەبییتەوە لەی سەرەکەی ئیشی دەستی و با بڵێن بە فڵشەی ئاوی دروستکراوە. ئەمیشەی کە لە پشتمانەوەی ئەو ئاوە یەکێکە لە هونەرمەندە زۆر تایبەتەکانی ناو شاری تاران کە بڵێن زۆربەی تابلۆکانی لە نرخێکی زۆر لەسەرەوەی و لە زۆربەی وڵاتەکانی ئەوروپا ئەوانە فرۆشە بە نرخی زۆر بەرز. لە هەمان کاتە لە خواریشەوە کۆمەڵک تابلیتەیە کە بۆ خەڵک جێی سەرنج بووە. لە هەمان کاتە کارە خۆشنووسیەکان بە هەمان شێوە و فۆتۆگرافیەکانیش بە شێوەیە. بۆ نمونە ئەمڕۆ با بڵێم هاوڵاتیەکی شاری سلێمانی هات کە نزیکی 12 لە کارەکانی هەڵبژاردەوە کە ئەیکڕێتەوە. لە هەمان کاتە بڕیارە بەیانی خەڵکی تریش بێت. کەواتە ئێمە توانیمانە کارێکی هونەری بخێنە بەرچاو کە بۆ ئاستە پێشتر پیشان نەدراوە. بۆ ئێمە زۆر گرنگە کە تۆ ساڵانە ئەبدەیتی جۆری بیرکردنەوەی خۆت لە کاری خۆت بکەیت. بەدڵخۆشەوە ئێمە ساڵانە توانیمان ئەم ئەبدەیتە بۆ ناوەندی حەوڕەنگە و چۆنەتی کارەکان بەڕێوەبەرین. من نازنین هنرور هستم. یکی از من نازنینی هنرورم. دوو ئاسارێکی لە پشتەر منەوە ئەیبینن ئاساری من هەن هاینە ناوم نمایشگاه حضور مالەس فرە مەمنونی لە مردمە هونەردوستە سلێمانی کە تەشریفیان هاورد و بازدیدیان کرد لە نمایشگاکە ئێمە. قسمت برجسته‌ای که در آثار من وجود داره اوریگامی هست. ناو ئاساری منە نکتەی بەرجستەی کە هەست لە ئاسارە ئیستفادەکردن لە ئۆریگامیە. ئۆریگامی هۆنەرێکە کە لە ئەسڵ لە ژاپۆنەوە هاتکە و حاصلێک تاکردنێک کاغەزگەل بە صورت متوالیە کە ئەمە باعث دەوێت شکلێک بە شکڵی مثلث به وجود بیاد که مثلث نماد ژنە. سبک استفاده میکنم برای اینکه بتونم منظورم رو به مخاطب لە ئێرانەوە هاتوون فرە خۆشحاڵن کە لێرە هەن و هەنە ئەم نمایشگاه لە سلێمانیا و باز تەشەکورەکەن لە مردمی سلێمانی کە تەشریفیان هاورد و وێنەری ئەم پێشانگامانە بوون. هنردوست سلەیمانیایی که به نمایشگاه میان. خۆی هونەر یەکێکە لە دەرمانە زۆر باشەکانی ئارامکردنەوەی دەروون. هونەری تشکیلی یا هەموو هونەرەکانی تر بە تایبەتیش هونەری تشکیلی ئارامکردنەوەیەکی زۆر گرنگی دەرونی ئینسانەکانە. چەند مەشغوڵ بیت کاتێک سەردانی پێشانگایەکی هونەریەکەی پێم وایە و کاتانە تۆ لە ڕووی دەرونیەوە بەبێەوەی بە خۆت بزانی زۆر ئارام بوویتەوە. پێم وایە لە کاتە قەیرانەکانە باشترین دەروان بۆ کۆمەلگا پێشانگا هونەریەکانە و سیرکردنی کارە هونەریەکان. بۆیە لەم کاتانە کەم پێشانگایە کراوەتەوە
من هانی خەڵکەدەم داوا لە خەڵکەکەم بێن سەردانی ئەم جۆرە پێشانگایە بکەن چکە زۆر خۆیانیان تیا دۆزنەوە بە تایبەتی ئەم تابلوانەی کە من ئەمڕۆ بینی من هەموو ئەو تابلوانان کە تعبیر لە دەرونی ئینسانی ڕۆژهەڵاتی بە تایبەتی کوردی ئەمدی و ئەودی و تەنانەت ئێرانیەکانیش بە حکمی نزیکبوونی کللتوری بە حکمی هاوبەشی لە کێشە و گیر و گرفتەکانە زۆربەی هەر زۆری لەوحەکان ئەو جۆرە ئارامبەخشەی تایە من بەڕاستی زۆر چێژم بینی لە بینینی ئەم تابلوانەوە چەند ڕۆژ لێرە بێ هەموو ڕۆژەکان دێمە بۆ وڵات زۆربەی هەرە زۆری تابلۆکان وەکو باسم کرد بە حکمەوەی کە نزیکن لە ڕووی کللتوری و دەرونیوە لە ئێمە زۆر سرنج ڕاکێشن بە تایبەتی ئەم دوو تابلۆ بۆ لای منەوە زۆر گرنگ بوون چکە ئەنیە من دایکم خەریکی تەونکردن بووە و ینی ئەو هینانەی لامە دروست کرده بوو کە ئەو بیرۆریانەی لامە دروست کرده بوو و بەڕاستی هونەرمەندەکەی زۆر جوان ئیشی لەسەر کردو وردەکاری زۆری تیا کردو. من ناسعلی خات خۆم بە خۆشحاڵ زانم کە ئەمڕۆ سەردانی یەکێک لە جوانترین پێشانگاکانی ساڵم کرد بەڕاستی پێشنگایەکە پڕە لە هونەر پڕە لە مەدرسەی جیاواز لە هەر چوار بەشەکەی هونەرە خۆشنووسی تەشکیلی پەیکەرسازی فۆتۆگرافی بەڕاستی لێرەوە دەستخۆشی لە بەڕێوەبەرانی ئەم کارەکەم لە دەستگای حەوڕەنگە لە کاک بەختیار بە تایبەتی کە هەموو ساڵێک چاومان شا دەکاتەوە دڵمان ئارامەکاتەوە بە بینینی کۆمەڵی تابلوی جیاواز کۆمەڵێ کاری زۆر ناوازە و مەدرسە جیاوازەکانی وڵاتی ڕۆژهەڵاتی نیشتیمان ئەمڕۆ لە ئەم لەسوورەکە بەڕاستی کۆمەڵێ مەدرسەی زۆر تایبەت و جیاوازم بینی لە هەموو بەشەکانی هونەر بە جیاواز لە خۆشنووسیە کۆمەڵێ مەدرسەی جیاواز و ستایلی تایبەتم بینی لە تشکیلیا کۆمەڵێ مەدرسە و کۆمەڵێ ستایلی زۆر تایبەت و زۆر جیاوازم بینی بەڕاستی کارێکیان کردوجێگەی سەرسوڕهێنەرە هیوادارم هەموو کوردێک بێتم پێشنگایە ببینێ لە هونەری فۆتۆەوە زۆر جیاواز بەڕاستی من خۆم فۆتۆگرافەرم کۆمەڵە سروشتی کوردستانم بینی ڕۆژهەڵاتی نیشتیمان بەڕاستی دڵ ئارامەکاتەوە چاو پڕ لە ئاوەکات زۆر شتی جوان لە پەیکەرسازیشە هەچەند پەیکەرسازیەکە تۆزێ کەمترە بەڵام شتی زۆر ناوازە و زۆر جوانی تیان نمایش کراوە من وەکو فۆتۆگرافەرێک بەڕاستی سەرسامی خۆم دەرەبڕم بۆ هەموو ئەو کارانی و بە خێراتنی هەموو ئەو میوانە ڕۆژهەڵاتیانەکەم کاتون بۆ باشووری کوردستان و بە شاری سلێمانی دەستخۆشیان لێکەم و هیوادارم ئەم پێشنگانە ئەم ئاڵوگۆڕکردنی هونەر و هونەرمەندانە هەموو ساڵێک بۆ زیاتر لە 2 جار لە 3 جار بکرێت بۆ ئەوەی هەم ئێمە تەجربەی ئەوان وەرگین هەم ئەوانی بتوانن سوودمەند بن لە تەجربە و لە کار هونەرەکانی باشووری کوردستان. پێشنگایکی زۆر بەلای منەوە سەرنجڕاکێش و جوان بوو شتێکی بێ هاوتا بوو. بەڕاستی ئێمە پێویستەکان پێشنگانە هەر زەمانێک جاری کە تێپەڕە بێ بۆ ئەو تەلەبانەیە کە لەو بەشانە هەمانە هەبێت نەمادێکی چاکی هەیە و استفادەیەکی باشی هەیە بۆ گەنجەکانمان کە لەو بەشانە لێرە لە مەحەدا خوێنن لە حاڵەتێک کە پێویستەکە بیدۆزنەوە لە ناو وێنەکانە ئەمانە زۆر گرنگە. اینجا بەگشتی هونەرمەندانێکی چاکە هەیە لێرە لە وێنەکانیان بەڕاستی هەر کەم لەم وێنانە کە تۆ سەیرەکەی دنیایکی نهێنی تایە لە بازی وێنە هەر قوفڵ و دەرگای تێدا دانراوە پێویستەکە لە ئاستێکی بەرزی ئەو وێنانە کە سەیریانەکەی لیان تێبگەی بۆەوە ئەو قەڵەمەکە لەسەر ئەو وێنانە بەکاردێ یا ئەو وێنەگرەی کە دانیشتووە بە ساعەت ئەو کات و زەمەنە و ئەو ڕەنگەی پێیاوە کە ئەو وێنەیە گرتووە ئەمانە هەمووی کە لە یەکێ دەیتەوە بینی ئەرک و زەحمەتێکی باشی کێشاوە لە دەشتێکەوە لە چۆڵەوانیکەوە لە بنبەردێکە بە ساعەت دانیشتوە تاو کات و زەمەنەی بۆ دروست بووە هەتاو گەیشتووەتە ئەو قیاسە ئەو وێنەیە بداتێ ئەو ڕەنگەی پێ بدا ئەو جوانیە پێ بدا و ئەو شتێکە لە دڵ و دەروون و هەستی هونەری خۆیان هەیە لەو وێنەیە بیگرێت و دەری ببڕێ بۆ ئێمە کە وەکو دین بۆم پێشنگایە سەیریەکەین جوانی و وێنانە ببینین. دەستخۆشی لێ ئێوەی شەکەم کە بەڕاستی هاتوون ئێوە کاناڵەکەتان کە زەحمەتان کێشاوە هاتوون بۆ ئێرە ئەم جوانیەم پێشەنگا و ئەم میوانانە کە هاتوون بۆ ئێرە و لەگەڵ یان ناوت و وێژەکەن لەگەڵ ئەم
وێنانە چۆن تێکەڵ ئەبن زۆر گرنگە ئەمە سپاس و پێزانینمان هەیە بۆ ئێوەش و کاناڵەکەشت. هونەرمەندانی ئێران لێرەیە شرکەتیان کردووە بەس هونەرمەندانی فقط ڕۆژهەڵات نین. من بە 6 تابلۆ فۆتۆگرافی ناچرال لێرە شرکەتم کردووە دەوروبەری 120 ئەسەریی لێرایە لەم پێشانگایە هەو جۆرە کە بینین تەبیعەتی نەتەنیا کوردەواری بەڵکە شارانی دیکەی ئێرانەوە کە دەبینن کەویری کرمانە لێرەوە زۆر دوورە لە جنوبی ئێرانەیە هەر کام لەم وێنانە کە دەبینن ڕۆژها و سەعاتها کار لەسەری کراوە شاید ئەو وێنەیە کە لە پسەری من دەبینن لە 365 ڕۆژی ساڵە یەک ڕۆژ ئاوا بێ ینی بارودۆخی کەش و هەواکە ئاوا بێ کە هەوڵ لەسەری بێت و بەفر بێت ئێستا کە دەبینن ئەوە ڕۆژها و ساعتها کار لەسەری کراوە پێمان خۆشە ئێمەیچ لە تەعامڵا بین تە هونەرمەندانی ئێرە ئەوانیش داوەتکەین هەموەها بۆ کوردستان بۆ تاران کە بتوانین لە خزمەتیان نابین و ئەم تەعامڵمانە لەبێن هەردوو لایەنی کوردستانە بێت. یادگارە خەیامم خەڵکی مەریوان دانیشتووی شاری تاران ئەندامی شورای عالی ئەنجومەنە خۆشنویسانی ئێران تەلەبەی مامۆستا وەڵام حوسێن ئەمیرخانی. ئەم پیشانگایە بریتیە لە وێنەکاری یعنی فتۆ خۆشنووسی نەقاشی خەت کە من لە بەشی نەقاشی خەت و خۆشنووسیە بە 6 لەوە حەبەشداریم کردو. هاتن بۆ سلێمانی نەفەقەت وەکو شارێک بەڵکە وەکو شوێنێکە لە دڵ هەموو کوردێکە جێ جیاوازی هەیە بۆی کە زۆر دۆڵەمەنە لەباری کەلتور و هونەرەوە. پێمان خۆش بوو ئەم مەجموعە کارانە کە بڕێ لە کارەکانێکی مامۆستایانێکی زۆر پایە بەرزترن لە شاری سلێمانیە پیشان بدرێت بۆی کە لەگەڵ هونەرمەندانی ئێرە قسە و باسێکی زۆرتر بێت و تەعاملێکی باشتر بەرقەرار بێت. بۆی کە ئەو جیاوازیان ئەو بۆ چوونانە کە هەر هونەرمەندێک بە جیاواز لە دەلاقەیەکی جیاواز و سەریەکات ئاگادار بین لەم بۆ چوونانە و بتوانین کەڵکی لێوە بگرین. خەڵکی سلێمانیش وەکو هەموو پیشانگاکانتر ئستیقبالی لێوەکەن پێیان خۆشە کاری هونەری فەرهەنگی ببینن بە پێی ئەوەی کە ئەگەر بۆیان بکرێت یان ڕێکلامەکە بگویان گەشت بێت تەبعەن تاوج شوێنێک کە پێیان کراوە هەمیشە بەشداریان کردو. شارێکی فەرهەنگیە شارێکی هونەریە و تەبیعیە کاگەشتێکی ئەوا ببینێت لە خەڵکی شاری سلێمانی. سەرەتا دەستخۆشی لە ئێوە کە مۆستافەتان کاتون بۆ ئێرە دەستخۆشی ئێوەکەم دەستخۆشی لە هونەرمەندە خۆشنووسانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێرانەکەم و ئەوانەی کە لە تارانیشەوە هاتوون مەرجنیار ڕۆژهەڵات بن. ئەم پێشانگایە هەمە ڕەنگە واتە بە تابلۆی کاری خۆشنووسی بەشداریان کردو بە تابلۆی ڕسمیش بەشداری کراوە و چەندین هونەری کەشیتیایە. من هەرم ڕۆک و سەردانی کارێک هاتم بۆ ئێرە تابلۆی منیتیان نیە تابلۆی خۆشنووسەکانی سلێمانیشی تیان نیە بەڵام هەرۆک و سەردانی کارێک من هاتووم ئەم مەعرەزە کە کراوەتەوانێ بڵێن سەردانی ئێرەیان کردو و هەماهەنگێکیان دروست کردووە بۆ ئێمە شتێکی زۆر باشە. هیوادارم تەنسیقێکی باشترمان بێ لەگەڵ ئەوان ناچکە هونەرمەندانش گەورن هونەرمەندانی خۆشمان چەندین جار بەسەرەن بە هەماهەنگی پێشانگا کراوەتەوە لە تاران لە سنە سەقس ئەمانە ئاشنایەتیان هەیە بەڵام ئێستا ئەمان هاتوونەتە ئێرە بڵێن بڵێ زۆر گرنگە ئیشەکانیان زۆر لە ئاستێکی هونەری باڵایە ماندووبوونی پێوە دیارە ئیشی هونەرمەندە گەورەکانی پێوە دیارە دوور لە تەقلید و کۆمەڵەشت ئێمەش دەستخۆشیان لێکەنەوە خەڵکەشکێت سەیریەکات و ئەم پێشانگایە بینێ هەستێکی گونجاوی بۆی هەیە و شتێکی زۆر باشە. داواکارم ئەم جۆرە پێشانگایانە ئەگەر دامی مادی هەبێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئێمەش توانین لێوە بیکەینەوە ئەوانش توان بەردەوام لێرە بیکەنەوە بینەری زۆری شێ بێ.